نۆڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجە بە نۆمینەی حاجیان مسرا دانراوە و یەکێکە لەو ڕۆژە پیرۆزانەی کە پەرچ و عیبادەتەکان پاداشت و خێرێکی زۆری هەیە. جگە لەوەی کە حاجیان لە ماڵی خوان و مەراسیمی حەج ئەنجام دەدەن، ئەوە کە پەرچێکی زۆر گەورەیە، ئەوە ئێمەی مسلمانان لە شوێنی خۆمان لە جگای خۆمانە ئەتوانین ئەم ڕۆژانە بە پەرستش و عیبادەت بکەینەوە. بزین خێر و گەورەی ئەم ڕۆژانە لە چیدا باشتری ئەو چاکانە چین کێمە بگین و تا چەندێک دەرفەتە بۆ ئێمەی مسلمان ئەم ڕۆژانە بخۆزینەوە بۆ پەرستشەکان و باشترین و کار و کردەوەکان چین. باسی ئەم بابەتە دەکەین با میوانداری بەڕێز یونس باویانی پێشنیژ و تارخوێن کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە. مامۆستا سڵاوی خوات لێبێ و ئەم کاتت باش. نۆمینەی حاجیان چ فەزڵ و گەورەیەکی هەیە بۆ ئێمەی مسلمان؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه وصلاة إخوة لأيوي برزو لبسران وبنران عزيزيش هەڵبەت لە ئیسلامدا بێگومان کاتەکان و کردارەکان فەرقی هەیە. هەندێک کات و کردار خوای پەروەردگار جۆرێک لە ئیمتیازات و فەزڵ و گەورەی پێبەخشیون. یەکێک لەو بەخشان و فەزڵانەی خوای پەروەردگار کە لەگەڵ ئومەتی ئێمەی کردووە، ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بریتە لەوەی کە هەندێک کات و هەندێک کردار هەیە لە کاتێکی دیاری کراوە، یان هەندێک کات و هەندێک کرداری جۆرێک لە ئیمتیازی پێداون، ئەجر و پاداشی زۆری لەسەر خوای پەروەردگار ئەدا بە بەندەکانی. هەڵبەت پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئاماژە بەوە ئەکا کە ئەعمار و تەمەنی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمەنێکی زۆر نییە، بەڵام لە ڕێگای ئەو کات و کردارانە کە جۆرێک لە ئیمتیازیان هەیە، فەزڵیان هەیە، مرۆڤی مسلمان ئەتوانێت زۆرترین پاداش بەدەستبێنێ لە کەمترین کار و لە کەمترین کاتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەعمار ئومەتی بین الستین إلى السبعین وأقلهم من يجوز ذلك. دەفەرمێ تەمەنی ئومەتەکەی من لە نێوان 60 بۆ 70 ساڵە، کەمێکیان لە ئەوە تێئەپەڕێنن. بەڵام ئەبینین خوای پەروەردگار کۆمەڵێک کات یان کۆمەڵێک کردار هەیە، وەکو ئاماژەمان پێکرد، فەزڵ و پاداشیان هێجگار زۆرە لە کەمترین کاتە. ئەویشان بۆ نمونە سێدەیەکە وەکو زانان ئاماژی پێەکەن. یەکیان لەوانە عەشری ذیلحیجەیە، واتە ئەو دە ڕۆژەی سەرەتای مانگی حاجیان، و عەشری کۆتایی واتە دەی کۆتایی مانگی ڕەمەزانە کە لەیلەتو القەدری تێدایە، و هەروەها دە ڕۆژ و عەشری مانگی پیرۆزی محەڕەمە. جا هەڵبەت لە نێو دە ڕۆژەکەیش ڕۆژی عەرەفە هەیە کە مەزنترین ڕۆژە. خوای پەروەردگار لە قورئانە سوێندی پێخواردووە، ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم والفجر وليال عشر والشفع والوتر، واتە سوێن بە بەرەبەیان، و هەروەها ئینجا هەندێک دەفەرمون بەرەبەیانی ڕۆژی عەرەفە یان بەرەبەیانی ڕۆژی جەژن، ئاهلی تەفسیر وا ئەفەرمون. و سوێند بە دە ڕۆژەکەی سەرەتای مانگی حاجیان، و سوێند بە تاک و بەجووت. تاکەکە زانایان ئەفەرمون مەبەستی لە ڕۆژی عەرەفەیە، و جووتەکەش هەڵبەت ئەفەرمون مەبەستیان لە ڕۆژی جەژنە. کەواتە هەر شتێک مەقسووم بیهی بێ، وەکو ئەهلی تەفسیر ئەفەرمون، ئەوانەی کە خوای پەروەردگار سوێندی پێخواردون تەعزیمی ئەو شتاگەێنێ، واتە ئەو شتە زۆر مەزنە و جێی بایەخ پێدانە. ئەسڵ ئەوەیە کە بەندەکانی خوا مسلمانان شوێنکەوتانی ئیسلام ئەبێ بایەخی پێبدەن، بە بایەخ و مامەڵی لەگەڵا بکەن. هەڵبەت خوای پەروەردگار سوێندی پێخواردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودە باسی لە فەزڵ و گەورەی ئەو دە ڕۆژانە کردووە. بۆ نمونە لە شوێنێک کە ئەفەرمێ ما من أيام العمل الصالح فيهن أحب، یان لە شوێنێک تر دەفەرمێ وأزكى، یان لە شوێنێکی تر دەفەرمێ وأفضل. واتە هیچ کردەوەیەک نییە، هیچ ڕۆژێک نییە کردەوەی ساڵحانە، کردارەی چاک لە نێویان ئەوەندە خۆشەویست بێ بەلای خوای پەروەردگارە، یان ئەوەندە مەزن بێ گەورە بێ لای خوای پەروەردگارە، یان ئەوەندە ئیمتیاز و تایبەتمەندی هەبێ لای پەروەردگارە جگە لەو دە ڕۆژانە، کە تەنانەت لە فەرمایشتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دە ڕۆژانەی بە ئەفضل ئەیامی دنیا ناوبردووە، واتە باشترین ڕۆژەکانی دنیا. لە دنیا
هیچ ڕۆژێک لەو دە ڕۆژانە گەورەتر و مەزنتر نییە پێغەمبەری خوا و ئەفەرمێ صلی الله عليه وسلم. هاوڵان خوا لێیان ڕازی بێ کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی لە فەزڵ و گەورەی ئەو دە ڕۆژە ئەکرد بۆ جێگای پرسیان لایەن فەرمیان وەلا الجیهاد یا رسول الله صلی الله عليه وسلم. تەنانەت جیهاد و تێکۆشانی لە ڕێی خوا گەورەتر نییە لە کردداری چاک لەو دە ڕۆژانە، چونکە هەڵبەت معلومەی بەڕێستانە جیهاد دوتکەی هەرە گەورەی هەرە مەزنی ئیسلامەتیە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ولا الجهاد في سبيل الله. نەخێر تەنانەت جیهاد لە ڕێی خواش لە کردداری چاک و عەمەلی صالح لەو دە ڕۆژە مەزنتر و گەورەتر نییە مەگەر پیاوێک بەخۆی و بە ماڵی بە گیانی بچێتە مەیدان و گۆڕەپانی جیهاد و بەرگریکردن لە ئیسلام کە کاتێک بە هیچیان نەگەڕێتەوە، لە کاتێکە بە هیچیان نەگەڕێتەوە تا نەگیانی جانی ئەبەخشێ لە پێناو خوا شەهید دەبێ و ماڵەکەیشی ئەبەخشێ لە پێناوی خوا مەگەر ئەو مرۆڤە کردەوەکەی کردارەکەی پاداشەکەی گەورەتر بێ لەو کەسانەی کە عەمەلی صالح و کردداری چاک لەو دە ڕۆژە ئەنجام ئەدەن. کەواتە هەم لە قورئانی پیرۆزە تەنانەت لە سوورەتی الحەج خوای پەروەردگار ئەفەرمێ وەیەذکر اسم الله في أيام معلومات، واتە ذکر و یادی خوا بکەن لە ڕۆژە معلومەکان، ڕۆژە زاندراوەکان کە بۆ نمونە ئیبن عەباس خوا لێیان ڕازی بێ ئەفەرمێ مەبەستی خوای پەروەردگار لە ئەیامی معلومات ئەو دە ڕۆژەیە. کەواتە هەم لە قورئان و هەم لە سونەتی بەپێزی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆر جەخت کراوەتەوە لەسەر گەورەی و مەزنی کردداری چاک لەسەر لەنێو ئەو ڕۆژانە. بەڵام گەورەی ئەو ڕۆژانە لە کرددارەکەیت، واتە مسلمان ئەبێ هەوڵدا وەکو فرسەتێک دەرفەتێک بیقۆزێتەوە زۆر کردداری چاک و بەندایەتی باش و نەوعی تێدا ئەنجام بداتن. بێگومان ماوەسایان پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم ینی فەرموویەتی ئەم دە ڕۆژە زۆر خۆشەویستە لای خوای باڵادەست. تەنانەت لیان پرسی لە جیهادیش ئەوش لە وەڵامدا فەرمی بەڵێ لە جیهادیش کە کەسێک بە ماڵ و سامانەوە بڕات و نەگەڕێتەوە، ینی بۆچی ئەوەندە گەورەیەوە تا چەند گرنگە، ینی بە ئاسان یاخود بە کەم سێری نەکرێت تیایدا زۆرترین ئیبادەت و پەرستش ئەنجام بدرێت. ئێمە لە دەڕۆژی دەشەوی کۆتایی ڕەمەزاندا ینی زۆر بە گرنگیەوە سێری دەکەین و احتیمامی پێدەدەین و شەوەکان زیندوو دەکەینەوە. هاوشانی ئەوەش حتمەن ئەم دە ڕۆژەش بۆ خۆی گرنگیەکی زۆری هەیە کە تیایدا زیندوو بکرێنەوە. بەڵێ هەمان ئەو پرسیارە لە شەیخ الئیسلام ئیبن القەیم کرا ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ، گوتیان باشە هۆکار چییە ئەو ئیمتیازە بۆچی دراوە بەو دە ڕۆژانە؟ فەرمووی نیان پرسیاریان لێکرد کامیان گەورەترە دە ڕۆژەکەی با بڵێن سەرەتای مانگی حاجیان یان دەشەوەکەی کۆتایی مانگی ڕەمەزان. فەرمووی لە ڕۆژەکان دە ڕۆژەکە گەورەترن لە دە ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزان، بەڵام دەشەوەکەی مانگی ڕەمەزان لەو دەشەوەی سەرەتای مانگی حاجیان گەورەتر. فەرمووی هۆکاری ئەوەی کە دیاریشە هۆکاری مەزنی و ئیمتیازی ئەو دە ڕۆژە بەهۆی ڕۆژی عەرەفەیە، چونکە ڕۆژی عەرەفە ئەکەوێتە نێو ئەو دە ڕۆژە و هۆکاری ئیمتیازی دەشەوەکەی مانگی کۆتایی مانگی ڕەمەزانیش بەهۆی لەیلەتول قەدرە، چونکە ئەو دەشەوە لەیلەتول قەدری ئەکەوێتە نێو کە خەیر من ئەلف شهر خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ. بە هەمان شێوە ئەو دە ڕۆژەش فەزڵیان ئیمتیازیان بەهۆی ڕۆژی عەرەفەیە کە گەورەترین ڕۆژێکە لەو نێو ئەو دە ڕۆژانە. مامۆستا ئەم کاتە هاوکاتە لەگەڵ مەراسیمی حەجدا کە حەج و گەزانیکێکە لە پێنجپایەکەی ئیسلام وەکێکە لە پرسشە هەرە گەورەکان. جا ڕەنگە کەسانێک بە ئاواتیەوە بن سەردانی ماڵی خۆی گەورە بکەنەوە ئەو پایەگرنگی ئیسلام بەجێبهێن، بەڵام نەیانتوانیوە. ئەگەر کەسێک لەوێنە بێت و حەست بکات ئەو خێر و پاداشتانە بەدەست بێنێ تا چەندێک گرنگە ئەگەر بۆنە تۆ لە حەجیش نەبووی ئەوە هاوکات لەگەڵ حاجیانی ماڵی خوادا پرسش و عیبادەتەکان بکەیتەوە لەم ڕۆژانەدا. هەڵبەت دەرگا کراوەیە کە مرۆڤی مسلمان ئەتوانێت لە هەر کوێ بێ خەریکی پەرستش و بەندایەتی پەروەردگار بێ. وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. ڕاستە ئەو کەسێکەوە لە حەجە خوای پەروەردگار وەکو بێگومان ئەو فەزڵی پێبەخشیوە توانیتی دەرفەتێکی بۆ ڕەخساوە حەجەکەی خۆی بکە، بەڵام ئەوەی کەوا نیازی وایە مەبەستی وایە هەوڵیشی داوە چەند ساڵێکە ناوی خوای ئەنووسێ بەڵام ناوەکەی با بڵێن ناگەڕێتەوە، بێگومان خوای پەروەردگار هەمان ئەجر و پاداشی دەیان. ئەو هەندێک کەس لە ڕووی تەندروستیەوە ناتوانێت، هەندێک کەس لە ڕووی کەم دەرامەتیەوە ناتوانێت حەج بکە،
بۆیە هەمان ئەو ئەجر و پاداش هەیە بەڵام ئەتوانێت لە ماڵی خۆی ئەو فەراغە پڕکاتەوە بە بەندایەتی کردنی پەروەردیگار جەل جەلال و عیبادەتکردنی خوای پەروەردیگار چونکە گرنگە کە ئەوێت چ لە حەج بیت چ لە ماڵ بی ئینسان بەندایەت و پەرستیشی تێدا بکە ئەو ئاەتەی پێشووتر خوێنمانەوە کە لە سوورەتی حەج خوای پەروەردیگار دەفەرمێ ويذكر اسم الله في أيام معلومات ئەبینین ئەصحاب خوا لێیان ڕازی بێ سەلەفی ساڵح پێشینە چاکەکانمان ئەو فەرسەتیان قۆزیوەتەوە بۆ نمونە دوو لە سەحابەی بەڕێزی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو ئەبوو هورەیرە و ئیبن عومەر خوا لێیان ڕازی بێ ئەو ڕۆژانە هەمیشە خەریکی زیکر و یادی خوای پەروەردیگار بوون تەنانەت زۆر چوونەتە بازار بەبێ ئەوەی هیچ کارێکیان هەبێ ئیشێکیان هەبێ لە بازار تەنها بۆ ئەوەی کەوە ئەو شەعیرە و دروشمە گەورە ئاینیە کە تەکبیر و تەهلیل و تەحمیدە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئاماژە بەوە ئەکا کە لەو دەڕۆژە چ جۆرە زیکرێک زۆر بخوێنین چونکە خوا داوا ئەکە کە زیکری خوا زۆر بکەین ئەفەرمێ زۆر لا إله إلا الله بڵێن الله ئەکبەر و الحمد لله ئەو زیکرانە زۆر جا ئەو دوو سەحابە بەڕێزە خوا لێیان ڕازی بێ چوونەتە بازار لەنێو کوچە و کۆڵانەکان بە دەنگی بەرزەوە ئەو زیکر و یادانەی خوا و تەکبیریان خوێندووە بە وەکو بەرزکردنەوەی شەعیرە و دروستمی ئاینی چونکە وما يعظم من شعائر الله فإنها من تقوى القلوب ئێمە لە ڕۆژگارێکدان خەریکە بڵێن لە لای هەندێک خەڵک بابەتی دینداری و شانازیکردن بە دینداری و بەندایەتی خوا بۆتە شتێکی نامۆ بەڵام ئێمە مانان مسلمانان ئەبێ بە شانازیەوە دروستمە ئاینەکانی خۆمان بەرز ڕابگرین و شانازی پێوە بکەین و بەردەوام بین لەسەر پەرستش و بەندایەتی پەروەردیگار لە هەر کوێ بین لە هەر کاتێکا بین وەکو ئەو ئاەتی ئاماژەمان پێکرد واعبد ربك حتى يأتيك اليقين یەکێک لە تابعین تەنانەت خوا لێیان ڕازی بێ ئەوان ئەو دەشەوە چرایان نەکوژاندۆتەوە سەعیدی کوڕی جوبەیر ئامۆژگاری هاوڵانی خۆی ئەکا خێزان و هاوڕێکانی خۆی ئەکا فەرمێ لا تطفئوا سروجكم ليالي العشر ئێوە چراکانتان لە شەوە مەکوژێنەوە ئەو دەشەوە واتە هەر خەریکی شەونێژ و خواپەرستی و زیکر و عیبادەتی پەروەردیگار بن کەواتە دەرفەتێکی گەورەیە لە بەردەم هەر کەسێکە بە تایبەتی ئەوانەی کە دەرفەتی حەجکردنیان چوون بۆ ماڵی خۆیان بۆ نەرخساوە ئەتوانن لەو دەشەوە باشترین یان لەو دەڕۆژە باشترین خواپەرستی ئەنجام بدەن و هەر یەکێک هۆکارێکی تر لەوەی کەوە ئەو دەڕۆژە فەزلێکی گەورەتری هەیە بەسەر باقی ڕۆژەکانی دنیا و پێغەمبەری خوا بە ئەفضەلی ئەیامی دنیا ناوی بردووە زانایان دەفەرمون ئومەهاتی عیبادەت لەو دەڕۆژە کۆبوونەتەوە سیرکە نوێژی تێدایە و هەروەها ڕۆژووی تێدایە و حەج کە ڕوکنێکی گەورەی ئیسلامەتیە لەو چەند ڕۆژە ئەنجام ئەدرێتن و زیکر و یادی پەروەردیگاری تێدایە سەدەقای تێدایە قوربانیکردنی تێدایە واتە هەموو ئەو کردەوە چاکە کە ئومەهات العیباداتن یعنی بنەچەی خواپەرستیەکانن ئەتوانی ئینسان لەو دەڕۆژە هەمویان پێکەوە ئەنجام بدا کە ڕەنگە ڕۆژێکی ئاوا بەو شێوە نمونەی ئەو ڕۆژانە نەبێتن کە هەموو ئەو جۆرە خواپەرستیانە تێدا کۆبنەوە بێگومان مامۆستا تا چەند گرنگیشە هاوشانی ئەوەی کە عیبادەت و پەرستش زۆر ئەنجام دەین دوورکەوینەوە لە هەموو گوناه و تاوانێک ینی چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەجێ لە جۆرەکان خۆمان ئەپارێزین لە زۆر شت بەم چەشنەش ئەم دەڕۆژە مسلمان هەتا بتوانێت گوناه و تاوان تێدا ئەنجام نەدات زۆر گرنگە هەڵبەت ئینسانی مسلمان جۆرێک لە تەوازون و هاوسەنگی ڕائەگرێت چونکە لای ئێمە تەنها فەرمانەکان نین قەدەغە و یاساغەکانیش هەن واتە پەروەردیگار هەم کۆمەڵێ فەرمانی داوە بە ئێمە داواکاری پێشکەش بە ئێمە کردووەکە ئاوا بکەین ئەو جۆرە خواپەرستی ئەنجام دەین هاوکات بە ئێمەمانانیشی فەرمووە کۆمەڵێ خطوتی حەمر هەیە هەندێک هێڵ سوور هەیە نابێ بیان بەزێنن دەبێت ئەو قەدەغانە نەشکێنین کە حرام و قەدەغەکان جایەکێک لەو دەرفەتە زێڕینانی لە بەردەم ئێمەمانان ئەوەیە کە ئەو چەند ڕۆژە گەورە و مەزنە بخۆزینەوە یەکەم بۆ تەوبەکردن و دەست هەڵگرتن لە گوناه خۆ دەکرێت ئێمە بەرنامەیەک پرۆژەیەکمان هەبێ لەو دەڕۆژە بۆ نمونە لانی کەم دەست هەڵگرن لە یەک گوناه جا کەسێک هەیە بۆ نمونە لە ڕووی حەسوودیەوە نەخۆشی حەسوودی هەیە ئیرەی بە خەڵکە زۆرە بە ئیوا هەیە جنێوەدا ئیوا هەیە با بڵێن نەریتێکی خراپی هەیە بارحەڵ ئەکرێت دەست هەڵگرێ لانی کەم لە یەک گوناحیش بێ زۆر گەورەیە دەستکەوتێکی گەورەیە سەرکەوتنێکی مەزنی بەدەستهێناوە و ئەتوانین لەو چەند ڕۆژە هەم تەوبەیەکی نەسوح واتە ڕاستەقینە ئەنجام بدەین نەگەڕێنەوە سەر گوناحەکان مسلمانی وامان هەیە تەنها ئەگەر با بڵێن هەفتانە ڕۆژە بێتە بۆ ماڵەکانی خوا و بۆ نوێژی جەماعەت خۆ دەکرێت لەو دە ڕۆژە کە یەکێک لە کردەوە هەرە مەزنەکان نوێژی جەماعەتە
ناوی خوای لێبین لەمە و دووە دەست هەڵگرین لەو گوناها کە تەرکردنی نوێژی جەماعەتە هەموو شۆنەکردنی ماڵەکانی خوایە بڕیار بدەین کە هەموو نوێژەکانمان بە کۆمەڵ و بە جەماعەت بێ ئەوە ئەجر و پاداشە بەدەست بێنێت یان هەر تاوانێکی تر هەیە وهەیە لە حەڵاڵ و حەرامە بەڕاستی گوێ پێ ناداتن لە کار و کەسابەتە گوێ بە سنوورەکانی حەڵاڵ و حەرام نادا و هەر جۆرە بابەتێک ئەنجا لە ڕووی فکری و عەقیدەی بێ لە ڕووی هەڵس و کەوت بێ لە ڕووی مالی بێ ئابووری بێ هەر چوارێکە بێ کە ئینسان هەڵبەت هەمومان گوناهکارین و سەرپێچیمان هەیە ئەبێت دەست هەڵگرین ئەگەر لانی کەم نەتوانێت گوناهەکانیش هەڵگرن بەڵام چەند گوناهەیەک بڕیار بدەین لەو چەند ڕۆژە دەستیان لێ هەڵبگرن لیان دوورکەوێت یان ئەگەر نەتوانین هەموو ڕۆژانی ساڵ ئێمە بە پاکی بمێن دەکرێت لەو دە ڕۆژە زۆر بە پاکی بمێنینەوە زۆر دوورکەوینەوە لەو بێ ئەو ژینگانەی کە گوناهی تێدا ئەنجام ئەدرێ و گوناهمان تێدا ئەنجام داوە مامۆستا ئێمە نزیکە بینەوە لە ڕۆژانی جەژن هاوکات ڕەنگە هەندێک کەس سەرقاڵ بن بە کاروبار و خۆ ئامادەکردن بۆ ڕۆژانی جەژن کەمە بۆ خۆی کارێکی باشە بەڵام زۆر جارەمەوەی کردووە دامانە بڕێنێ لەو پەرستش و عیبادەتانەی کە گرنگە لەم ڕۆژانەدا بە ئەنجامی بگەێنین پێیانمە چیە تا چەندێک گرنگەم دەرفەتە بخۆمان بقۆزینەوە ڕەنگە بەشێک لە خەڵکیش هەر خۆی ئامادە بکە بۆنە بۆ ئەنجامدانی سنەتی گەورەی قوربانی بەڵام لەگەڵ ئەوەدا ئەو کاتە زێڕینانە لەبیر نەکا کە ئەم ڕۆژانەیە و ئەکرێ بە هەندێک پەرستش خێر و پاداشێکی زۆر گەورە بۆ خۆی بەدەست بهێنێ ئەگە سیرکن پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێ هەر کەسێک نیازی وایە قوربانی بکە هەر لە سەرەتای ذیلحیجە سونەت وایە دەست هەڵگرێ لە موکردن و هەروەها نین و قرتاندن بۆچی یعنی ئەیەوێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەوانەی کەوا لە حەجیش نین لە مەراسیمی حەجیش بەشدار نین بەڵام لە ماڵەوە بە ڕوح و بە گیان بەکردەوە هەوڵدن خۆیان لەوان بچن بۆ ئەوەیە هەمان پاداشی ئەوان هەرگێ و کەواتە ڕاستە خۆ ئامادەکاری بۆ جەژن شتێکە ئەویش هەر ئەجر و پاداشی لەسەرە ئینسان دڵخۆشکردنی خۆت بێ یان ماڵ و خانەوادە و ئەندامانی خێزانی خۆت بێ ئەوەشان هەر ئەجر و پاداشی بەڵام ئەوە شتێکی ڕۆتینیە گرنگەکە ئەوەیە لە لایانی پەرستشە دانەبڕێن ئەکرێ ئامادەکاریش بکرێ بۆ جەژن بەڵام هاوکات ئینسان گرنگی زیاتر بە بواری خواپەرستی و بەندایەتی خۆی بدا ئەوەندەی کەوە ئەچێ بۆ بازار بۆ نمونە کاتی نوێژەکانە کاتی پەرستشەکان دانەبڕێ لە قورئان ئاخر لە سەلەفی ساڵح بۆمان ئەگەڕنەوە ئیوایان هەبووە لەو دە ڕۆژانە ختمێکی قورئانی کردووە یان زیاتر یان کەمتر ئەوە واریدە کە لە سەلەفی ساڵح دەگەڕنەوە ئیوامان هەیە مسلمانی وامان هەیە ئەوەندەی کەوە سەرگەرمی وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد ئەوەندەی سەرگەرمی بازاڕیکردنە سەرگەرمی خۆ ئامادەکاری بۆ جەژن ئەوەندە کەمترین کاتی سەرف ناکە بۆ خواپەرستی و عیبادەتی خوای پەروەردگار جەل جەلاله بێگومان ئەوە خەلەلێکە کە لە بواری پەرستشە هەمان ئێمە ئەوەندە بۆ دنیاداری گەرموگوڕین بەڵام لە بواری خواپەرستیە گەرموگوڕیمان وەکو پێویست نییە ئەو دەرفەتە زێڕینانە بێگومان ڕەنگە هەموو ڕۆژانی ساڵ دووبارە نابنەوە لە ساڵ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەفضل ئەیامی دونیان دەیخۆ ڕەنگە خوای پەروەردگار هەمولایەک بپارێزێ تەمەنی هەمولایەک درێژ بێ ئینشاءالله بەڵام ڕەنگە زۆرمان ساڵی ئایندە نەگەینەوە بەو ڕۆژانە و دەرفەتە جارێکی تر پێی نەگەینەوە ئەوە دەرفەتێکە خوای پەروەردگار وەکو فەزلێک بە ئێمەمانانی بەخشیوە ئەسڵ ئەوەیە کە ئینسان بایەخیان پێ بدە وەک بڵێ وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە ئامۆژگاری نوێژخێنانی دەکرد دەفەرمووی صلوا صلاة المودع واتە نوێژێ بکەن وەکو نوێژی ماڵ ئاوایی بێ ئاخر نوێژتان بێ لە ژیانی دنیا دەی ئێمەش بە ئەو دە ڕۆژانەوە سیر بکەین وا ببینین کە کۆ تا دەرفەتمانە لە ژیانی دنیا جارێکی تر ڕەنگە پێیان نەگەینەوە بۆیە باشترین خواپەرستی و پەرستشیان تێدا ئەنجام بدەین دەرفەتێ و قازانجی زۆری لێ بکەین لە بواری ئەجر و پاداش بەدەستێنان لای خوای پەروەردگار یەکمان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یونس باویانی پێشنوێژ و تارخوێن کە لەم تەوەری لەگەڵمان نبوو خوای گەورە پاداشی باتەوە.